غمي تو عشقي عاقري عشقي عاقري دل عم زمانه ددي ددي دل أي ددي 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 يا ولد كريم گوڵانی بۆ شەماڵی جەرا سعید بۆ لالە سەناوی بۆ هەموو برادرانی کە ئەم ڤیدیۆی ئێستا بینن ئێمە ئەو هونەریتێکی هەموو چوارشەمەیەک بە درێژایی 5 ساڵی ڕابردووی هەموو خێرانەکان لە کافترەیە کە توری زەردەشت حەزمان کردووە هونەری ڕاستان ئەو هونەرە میلی کە ئەمەیانە نەک ئەو هونەرە میلی تر کە لێرەوەی شەڕەبەند و شەڕەجلۆتان گوێ لێبێەوە بەناحە پێوتر هونەری میلی ئەم خۆشەویستانە لە باو باپیرانیانەوە هونەرەیان پاراستووە ئەو کاک ئەحمەد داودە هەر لەوەکو باپیرانی هەر بەنەیەکە و کاک دڵشادی کوڕی سەڵا داودە و کاک فەرمانی جەسی خۆش بەدەستەوە ئەم چوارشەمەیەش حەزمان کرد هەر خزمەتان بکەین ئەم خۆشەویستانە هەموو جارێک بەخۆ بەخش ئەگەر بکەوێن هەر بۆ زانینتان ئەگەر ئامان جارانە نەبێت کە ئەم هونەرە بمێنێت نەوە لە دوێنەوە ئەگەر جۆمان لە کاکە دڵشاد بێ هەموو هەست بەوەکەین کە چۆنەوەی پاراستوێ لە باوچیەوە لە باپیرانیەوە دەست خۆشلا لە سەنگاوی ژیان شێرێک کردوە سپاس دەکەم من هەرەوەی تەگریپم لەم خۆشویستانە هەموو جارێکەوەی ئەمانە تۆمارە بێت ئێمە بڵاوی ژەبێتەوە ئێوەش دڵنیام لای خۆتان هەندێکتان داونلۆد یەکەن وەکو سبینێ لە داهاتووە کاکەریم گیان چاومان چەکەم وەکو وانەی فێربوونی مەقامات دڵنیام دەستی لەسەرخەوە لەبەرەوە خۆزگە قەتار و خاوکەرێکشمان جۆرێ بۆ هەموو جارە پێم بتووە دڵنیام ئێوەش حەسەن لێتی کاکەریم خۆشەویستی برامان قەتار و خاوکەرێکیش بەیادی شۆڕێژە و ڕەحیماوای ئێستا عالێن داگیرکراوە بەڵام دڵنیام هەر لەگەڵێتەوە باوەشی کوردستان شوار وجاي باورين داقاي خواي دخلنا بمرم ساحر شوركادنا بماي السلام بمامسان زاري كار مامسان زاري جاين برهمي مامسان نوصل على أو كماري تجور إيش بتدور أجمع مامسان زارا بيجي بروجيش اللي معنا هذا الشيء كنا مقامنا هذا تنظيف كتير إن شاء الله هم بيجانا طبعا هم يبغى الشيء كنا توي أجمع مامسان زاري كوشي
باشم چارم داگلم کەمای یەقباڵی ماری ببرم هەزارێ فرسەت دێکە وای منیاو نەخاوڵی من جنة في جنة فترة شديدة تحمل مني في الكلاس تفيد الشيء اللي نفعه فايتنو يا ورم دبرنا ميانم هاري قراقان يا يمشى يا خويا ما فلاي هاري خويا خاود الوادي بلاي من باشتان دق بلاي من باشتان كاك جزاي جماعة بلاي لبيا دق نزانا يا كارا كار الشيطان دق نزانا ما كارا كار الشيطان واليزام لدل كرة عارية ضرب لدل دل شفا شمانا نمايون 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 ومن بمرم تنابري داخل والسماء ما علي عبادي خدامنا جانك صيد ما علي عبادي خدامنا جايا كصيد لا سنوي لا أوروبا وزو سلاوي بوتي داوي براني أمازاجان كاتب يشوا شيري كرو لفيجي خو اسفاس كم كاك بروي كوري سركدي ما دون الناس وتيكو شيء ديرين بروي كاك شير موفرين سلامان هيبه سلاوي هيبه ما مدشات حرمتي يعني حمولا يا عامله خدمتي كابتريك كتوري زدشت او كلوريتي او تشارشمك
ئامۆزاجیانی هەزێ لأستي سركداتي كابرادي سركداتي زخم راسي كتانا بمنيوتي باش ايوا شاشتانية دائما خيشي قرانيتن يمكن بلا قربان ايوا هر ولاتان بركرويتا شنوجات وباز باسي بالجو سياسات وبيك هاتنو بيك نهاتنو ولاتان بركروي لقرب سري وقيران ايما بقرانين ولادي كان من او خمانا روينين وايما هم كاتيك ايما هستكين هنا كايشي جرين جيم جانينا بهنا فتشي فيه دانشين اگر وانا بو اسا هنر نامه فرمو لكركوكي داجي كرا وسا لكركوكي قرب سري ونهامتيا وازن هنرمندان خوان زود لين خوشا او دو هنرمندي كيسا او هنر رسانه تان كيسكس كان هنرمندان خوان اتوانا بلم لهمو ابو جذاب لا حي او هم نوتيك لكركوكي لهمو باورناكم لصالك يك $100 باوان كي بجيفاني بطال وب بسكير برسي بدسك برسي سكيتير هنر بيشكل كان بلام نين هنر بيشكل هنرمندان خوان دليان برا لشام بلام دليو خوجا كان هنرمندان خوان بنهامتي وب بنبوني وبديشي كاسكتي ماكو باس قد بخو بخشاتو انا بدي بارش وقرانا انا بيشكل كان بلام نين شتو هنرين توقيان بيشكل نصواص يعني كان براستي بالي اما قيران كان يو بحيران تحدى كان هرشي قيران تنمو تدرس كل ما بقراني كان من هولين دلي خلق وشبين اگر چند سالان 5 سالو کار خوب بخشان نبود است و هنر من مبود دست شاد جان رو تو میان بینش من زویلک بین بلام اگر شکی تری رحمه و شوری جهبیت جولیه بنوانی اما تو تازه و خوشویستانه هموی لسر او خاطر هموی ل تاروگا ولی هنرمند بخوشی بخیر بی
نجاون 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 غريب غريب ويخوم غريب وي غريب يخوم أخي وخوم فغريب خاص أجاون 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 هزار الزروا أجاون هزار مور الزروا بني بي بالاي بالاي سوى سازدا شبردم بحي وخما خي كم شتاني رجعوا نجاوا 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 نجانا وجان يا رانا رجعوا نجانا نجانا وجان يا رانا أراك يا راني خطناك شيء وخما خاي ليماي هاتوا هاتوا
خۆش بێ خشجان دەست خۆش بێ کاک حەمامین پیاوێکی هونەردۆست و هونەرمەندە کەسێش تا ئێستا وەکو پێویستە ئێستا بەڕاستی ئاوڕی لێ نەدراوەتەوە کە حەمامین دووسێ پێیجی زۆر هونەری ئەکتیڤە ڕێوەدا پێیجیش لێرە ناوخوان و پێیجی ئەبوبەکر ئاسپۆڵی چەند پێیجێکی هونەری کلتوری میلی ڕێزمانێ بە کاک حەمامین دڵنیام لای خۆی شێری کردووە کاکە فەرمانی خۆشەویست هەموو جارە هاوکارمانە بێ ئێرە وەکو باسم کرد کافتریا کە توری زەردەشتە و کاکە دڵشاد و کاک ئەحمەد بەمیانی و سەردانیان کردین ئێمە چوارشەمان هەموو چوارشەمێک لێرە توانیمانە بەنامێکی هونەری پێشکەشکەین ئەمڕۆ ئەو هونەرێکیان لەم بەڕێزانەوە بینم بەبێ جیاز و بەبێ ئەمپلیفایر و بەبێ میکسەر و بەبێ لاقیتە و کە بەڕاستی جەگمەنە لەگەڵ ڕێزمان زۆرێک لە هونەرمەندان کە ئەسە بەنامێکەوە یەکەم شدەڕە نەخۆش مدەنی نووسا و ئەم بیانوانە لەگەڵ ڕێزم بۆ زۆریان تەڵا دەیمێنەکەن زۆرێکیان ئەڵە مایکەکەم بەدڵنیە زۆرێکیانەڵەیە جیازەکانم بەدڵنیە زۆرێک بەڵام ئەم خۆشەویستە بەڕێزانە هەموو کەسە زۆمادەن ماشەڵا بۆ دەنەزبانەوە مامە دڵشادەکەم زۆر شتمانێت و بەخوا دڵم نایە من زۆر هیلاکەکەم بەڵام ئەگەر خۆت تااقەتە هەبوو ئەگەر ئارزوێ لەبەرە هەموو خۆشەویستیانەی کە لە هەموو شارەکانەوە لە هەولێرەوە لە کەرکووکەوە لە چەمچەماڵەوە خانەباتی شماڵی ڕەنگە خرام نەبێ کاکە ڕێبەر مەسەوی هونەرمەندی خۆشەویستمان هاوڕێمان بەغەمزەی چاوی مەخموری سیاوی مەستیمەی کردم بەغەمزەی چاوی مەخموری سیاوی مەستیمەی کردم بەماچی مستقیم بماشي مستقيم لا أنواعي لا أنواعي مذكر أمن أمان هذا إذا ڕێزمان بۆ پێیجش لێرە ناوخۆنکە حەمامین جان ئێستا چاوەمانە زۆر ناویش لێرە ناوخۆمان هێنا کە پێیجێکی ئەکتیڤە زۆر ئەی گەوراون بە سێوا دەرگای وەفا بکرێتەوە ئەی گەوراون بە سێوا دەرگای وەفا بکرێتەوە تابەکەی هەردوو تابەکەی هەردوو لزنداني جفا بزيتوا أمن من هذا الإيدان هذا الإيدان دغر خيال أما السياق شو ذكرت قفاسية؟
سکه حمامین لە پێیجی شلێرە ناوخوان حەزەکە ناوی پێیجی شلێرە ناوخوان بێنی چیە؟ کاک حەمامین خۆشەویستەکە حەمەمەوی پێیجی شلێرە ناوخوانە پێیجی شلێرە فەیجیەکە ڕۆحەت ئەو پێیجیان دەست بەش دەست بەش لوتين محمد کاتریای کلتوری سەردەشت هەموو چوارشەمانەیان لە خزمەتتانە. Sabıriyari Celal Karşı'yı. Kurban. كلو ساوت وبا
خۆش بێ خۆشەویستان ئەم هونەرمەندە میلیە خۆشەویستانە ئەم خانەوادە ڕەسەنی کەرکووک قوربان هەموو لایە احترامیانێ هەموو لایە ئەو هونەرەش کە بن ئەوە تا لەوەی ناگرن و بەخۆ بەخش پێشکەشتانەکەن خۆزگە بیرێکی نۆت بەدە زەمان بووە بەدەزە و خانەوادەیە بزانم ئێوەیان بێ بەشەکرد لە داهاتینەوە ئەمان خۆیانەکو باسی کرد بە جیرفانی بەتاڵەوە بە هەژاری و بە نەداری هێنانەتە ئێستاش هەموو خانەوادەکەیان تا مردن خزمەتیانەکەی سەڵاتداودەی نەمر هەتا مردیش هیچی بۆ نەکرا لە هەموو داهاتی نەوتی هەموو عێراقن جای کوردستانیش بەڵام دوایی کە کۆسیایکە پێکەری بە دروستەکەن ئەم خانەوادە تێکۆشەرە ناسنامەی کوردستان بوونی کەرکووکیان پاراستۆ بە هونەرەکەیان تو ئەگەر باسی کەرکووک پێی ناکرێ باسی شکر خەیات و سەڵاتداودە و حسێن عەلی و عەلی مەردان و هەموو ئەوانە پێ بەڕێزانەی کە لێ چەند ساڵە مەقامی خاوکەر و خۆشیدی و هەڵاوەسی و ئای و ئەوانەیان پاراستووە لەبەرەوە دڵ شادی بران زۆر سپاس ئەگەر بۆ ئەگەر بۆ لای بەکە یەک شتی تری کەرکووکە ماڵی دیارە حەزیان دەم هەم لە خزمەتیانە ئەحمەد با پارچەی حەیرانێدا هەروە چیمان نەوتوایی کەرکووک وەڵای زۆر چ شتێکەمان گەڕێنێتەوە بۆ شۆڕی زۆر ڕەحیمەوە جۆرەیەکمان پێ بکە مەمنون تەبین حەزتان لە چی ئەمن پێشکەشتانی خانزادەکان مەمنون زۆرە أترسم وآخر جماعة تاسر من بالجيشم أيضا
حالتان خۆش بێ. سلامت بیت زۆر سپاستان دەکەم. پێشکەش بەوە هەموو لایە زۆر خۆشەویستم سپاستان دەکەم. باوەڕکە من زووتر ئەمەویست کۆتایی ببەرم لەبەرەوە دڵم نایە ئێوە هیلاکەگەڕێنەوە بەڵام لە خزمەتتانە کاک جەزا بەڵام ئەوە خۆشەویستانە بزانە هەمووی چەند تا مەزرۆی بیستنی دەنگی ئەوان ئەو کەناڵانی ڕاگەاندنە وایە پشی شار بەرەو هونەرە جوانە کۆتایە بەڵام بەداخەوە کاڵن کۆنسێتی کەسێکە کە لە دەرەوەیەت و کە گۆرانی کوردی ئەشێوێنێک و کە سایلی غەربی و ڕۆژاوایی و سایلی نامۆتێکەڵای هونەری کوردیەکە ئەبینی کۆنسێتەکان بەرناکەی بەڵام ئەم هونەرە چکۆنە لەلایەن ڕاگەاندنەکەەوە فەرامۆش کراوە کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەبینی وەکو پێویست نییە بەر لە چەند ڕۆژە بینیمانێ مەیادی دامەزانی کۆمەڵی هونەری میلیمان کردەوەکە ئێوەی خۆشەویست و چەندین کەسیشی لێ بوو بەداخەوە هۆڵەکە و پێویست قەرەباڵغ نەبوو ئەمە هەمووی لە ئاکامی ئەو پاشاگەردانەیە کە لە ڕاگەاندنەکانە باید بەم جۆرە کولتورە نایە ئەحمەد وە دەشتی مام حەسەن ئای کۆتایی بە قوربانە بم دەشتی مام حەسان ئەمە دوایین دیاریمانە دەشتی مام حەسەن وەڵا هەمووی لە دەشتی مام حەسەن وەڵا هەمووی لە هەمووی بە قوربان وەڵا نائیم دەم قوربی هەمووی بە قوربان وەڵا نائیم دەم قوربی ئەی وەیلەخە وانە کارێمان
بەڵی نەمە ئەو چاوە جوانە خوا بەتۆی داوە ئامۆزەگەن ئەو چاوە جوانە خوا بەتۆی داوە ئامۆزەگەن مەینەتی دنیا هەر بۆ منی ماوە ئامۆزەگەن ئامۆزە تۆ ماوە مەرزی ئامۆزە هەر بۆ من فارسی ئامۆزە تێنا گوڵاکەمە نێو نەماوەم فێکی دڵاکەیە داواکاریەکە زۆر بێماڵی پێکەڵم باڵاگەردانی کاکە ئۆگر کەمالی ڕۆژنامە نووسی خۆش ئەمەە دڵ حەزرەت غەمزەکەی دڵ حەزرەت غەمزەکەی پڕخاوتەوە بەڕوودا کەوتەوە دەمتان خۆش بێ زۆر سپاس سڵامان هەیە بە ناوی کافتەرێکی توری زەردەشتەوە بۆ هەموو هەوادارانی هونەری ملی ڕەسەن و سپاس بۆ کافتەرێکی توری زەردەشت بەردەوام هەموو چوارشەمە کەمالی ڕۆژنامەنووسی خۆشەویستیش بە ناوی بەرنامەی گواستەوە سپاس دەکەم سپاس بەوانەی کە شەیریان کردەوە هەموو هیوادارم کافتەرێکی توری زەردەشت هەر ئاوادان بێت.